كاتي كوي كار حكومتي عراق وعرض تعويس كراون سابي ريكاراني كتونك ريساري يستطيع ريك يكساي سيساري ماوا سار برو ود بي تبي تباري الكرام تيك قولتك يو دوري كشت گزاري شو خلق زياتر بوگشت گزاري ست سريات كشتكي باش دو بقربي توريانا لراستيدا فرا كرابانوا لبيتيو لا حسب عرزكان كرابوام جادا كان يتورش كرابانو خوش كرابانو بقري درو بشوف شتوا خوش كرامش تكي باش دو لراس وڵاتە پێشکەوتەکان ئیتمامی گەورە بە ڕاوماسی دەدرێت بە سامانی ماسی دەدرێت بەرەوەی لێرە پشتگوێ خراوە تەنها یاساکەش جێبەجێ ناکەن. هەمیشە ڕاوچیەکان تۆڕدا ئەنێنەوە بۆەوەی ماسیەکان ببنە نێچیریان ئەی بەربژێر چی بکەن بۆی دەنگی تۆ بەدەست بێنن بەربژێر کە دەنگ پێ دێ بۆی عیشت بۆ بکە چۆن تۆ کە تۆڕەدادنەی کە بۆی ماسی بگرێ بۆی بەربژێریش کە دەنگی پێ دەی لە بۆ پەرلەمانی کوردستان بۆ یاسادانان و چاودێری بۆی کە عیشت بۆ بکە عیشی جدید بۆ بکە بۆی خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەن لە ڕاستی بەبێ جیاواز. کاگەلی چاوی لە بەربژێرەکەی خۆیەتی چیشی بۆ بکە وەڵای ئینشەڵا عیشی باش دەکەن ئینشەڵا هەر بەربژێرێک چونی ئەگەر ئەندام پەرلەمان بەبێ جیاوازی دەنگی پێ دەی و دەنگی پێ نەدەی بۆ خزمەتکردنی خەڵکی هەڵدەبژێری خەڵک بۆی کە دەنگی پێدا بۆی خزمەتی هاوڵاتیان بکە و بە دوو یاسا و جێبەجێکردنی یاسا و چاودێری حکومەت بکە لە ڕاستە کە عیشی جدی بکە کەم و کوڕێکەیە چارەسەری بکە و قەت ئەندام پەرلەمان بۆیە دەچێتان پەرلەمانی کوردستان کۆڵە معاشێکی وەردەگرێتەوە و هەر بۆ معاشەکەی نییە کۆڵک معاش وەرگرێ و بچێ لە ماڵی لی پاڵداتەوە لە تو چاوت لێ ئیشی سەرەکی چ بکە لە ئیشی سەرەکی بۆ وەکو ماسیگرەکان جێبەجێکردنی یاسا و چاودێری دەریاچەکەی و بۆ پەرەپێدانی سامانی ماسی بۆی هەرێمی کوردستان بتوانێت و بۆ داهاتی ناوخۆی پڕکاتەوە دەریاچەکان بۆی ماسی دەریاچەکان و داهاتی ناوخۆی پڕکاتەوە نەک ماسی لە وڵاتە دراوسەکان بێت ئەنگۆ ئەو داواکاریانە و گەیاندۆتە بەربژێرە زۆرم پێکتونەوە ئەو حاڵەتانە هەیە و بەڵام هەتا ئێستا وەک پێویستە لە ڕاستیدا نەبووی. کاکە ماندوو نەبن چۆن نەحواڵ و باشن کاکە باشن هەر بەلەمەوانن ئاها یعنی ڕاوی ماسی ناکەن ڕاوچیە شەویش لێرا بن ئەوە یاسای ڕاوماسیە کە تایبەتە بە دەریاچەکانی کوردستان و عێراق ئەو یاسا واتە تەنزیم کراوە دەریاچەکانی بەنداوەکانی عێراق بە هەرێمی کوردستانیشەوە ئەو یاسا تەنزیمی کردووە لێرە جێبەجێ کراوە یەک بەرگشی جێبەجێ نەکراوە واژۆیانەس ناکات ئەوە واژوێ ماسیگرەکەنەوە ینی بۆی بە دوواداچوون بۆ یاسای بکەم یاساکە جێبەجێ بکرێت کاتێک کە بەربژێرێکی پەرلەمان دێت داوە لە کاگعالیەکە بۆی دەنجی بداتێ پێڵی ئەوانەوە حاڵمانە ئێمە دەمانەوە یاساکە جێبەجێکرێت و هەر ئەندام بە بەربژێرێک باندام پەرلەمانی باندامانی پەرلەمانی بەڕێزم گوتووە کتومە ئەو یاسا پێویستە بۆی بەعر تەنزیم بکرێت بۆی بە سامانی ماسی پارێزرێ پێویستی یاساکە جێبەجێ بکرێت لە کاتی قەدەغەکردندا لە
ناوەڕاستی مانجی ئادار تاوەکو ناوەڕاستی مانجی عوزەیران ڕاوی ماسی قەدەغەیە لەو کاتەدا دیسان ڕاوی ماسیەکرێت ئەو خەڵکی فەقیری ما ئەوەی بژێویشی ژیان لەسەر ڕاوماسی بینیکە ئێستا ئەمە چەند کەسانی فەقیرین پێشک دینارێکی نیە لە ماڵەدا بژێوی ژیان لەسەر ڕاوماسی و پیشەی ڕاوماسیە هەتا منعەکە نەبێتەوە بەلێ بەعریدا ناچێت بەڵام ئەوی دیکە هەمووی تێکە دەستی کەڵاو دەکا ئەو جا دەستی ڕاوماسیەکە دەکات چونکە بەبێ دەستی کەڵاوکردن دەگیرێت الهام سەرچاوم خێر بێنێ ئەخوا کاگەلی هەفتانە چەند شەو ئاوا لە دەم ئاوامێنەوە ئێمە تەنا بەس ڕۆژی هەینی ڕۆژی جوعمان ناین ڕاوماسی دەنا ڕۆژەکانی باقی ڕۆژەکانی کە دەین ڕاوکردن بە تۆڕ و قولابی دەبێ بکرێ ئازادی وەنیە بەڵێ بەس تۆڕ و قولاب ئێوە بەو شەونیوە شەوانە لە نێو ئاودان بۆ ڕاوی ماسی بیمەتان هەیە هیچ ڕاوچیەک بیمە کراوە لە حکوومەت نەخێرە تا ئێستەمە نازانی بیمەتشانی حکوومەتی هەرێمی کوردستان نیمە هیچی دیار نیە نە بیمێتی شتی توژانمان لە مەترسیدا هیچمە باشە ڕاوچی خوانە خواستە خنکە بەلەمەکەی قەڵبۆ وەرگەڕا بریندار بوو تۆ ئەو لە کار و کاسبیەکە خۆی یەک شتێکی زۆر گرنگ بەڕاستی زۆر بمان فەکمان کەوتە تووشی فەقەرات بووین تووشی نەخۆشی بووین لە ماڵە کەوتونیا یەک مەعاشمانە ئەوە دەبێ خۆڕ کەلێش کەوتن ڕاوتان پێ نەکرا ئیدی تەواو هیچ یعنی تەوا دەبێ خەڵکاو کەرێ بکە یعنی خەڵکی خێرخواز و باشە ئەوەتان لۆ بۆ نەکردوتە بابەت ئەوە دەبێت پرسیار لە حکوومەتی هەرێمی کوردستان بکەی پرسیار لە پەرلەمانی کوردستان بکەی بۆ نەکراوە یعنی بەڕاستی بە حساب ڕۆژتارێ وەزارەتی کوشتتوکاڵ ئێتمامی پێدراوە و زەخمی قورسای حکوومەتی هەرێمی کوردستان خستۆتە سەر وەزارەتی کوشتتوکاڵ کوێنێ یعنی تۆ یاساکە جێبەجێ نەکردووە پڕی بەعری موچەخۆری دەوڵەتە هەمووی مانگیم هەمووی ملیۆنێکی و ملیۆنی نیۆکەی 2 ملیۆنی کاکە کابرا بن دیوارە بەرپرسەکەی ماسی جەماسێکی بۆ دەباتەوە ئەو حاڵەتانە زۆرە جەماسێکی بۆ دەباتەوە داوای پێ ناکە دی ڕاوماسیەکە تعدە لە ماسی گریمە دەکات یعنی من نەمبیستوە کەسێک دەزادە لەو متیقی ئەین کەس بۆ کەس دەزا نادرێ بۆ کەسێکی باش پاداش ناکرێت یعنی ئەو کەسێک کە دڵسۆزە بۆ عیشەکەی خۆی کەچی مشکلی بۆ دروست دەکرێت لە باتی پاداش بکری مشکلی بۆ دروست دەکرێت ئەوەی کەسێک کە پۆخڵاواتی دەکا دەچێت پلی بەرز دەکرێتەوە ئەین سێرەکە لەوەدا بەڕاست لۆی سامانی ماسین بەرەو پێشتر بڕوە چاوت لە چی حکوومەت و پەرلەمانی داهاتوو بیکە بۆی چاودێری زیاتر دەریاچەکان بکرێت چاودێری و چاودێری زیاتر بخرێتە سەر لە کاتی قەدەغکردنی و ڕاوماسی هەموو هەڵبژارنەکان بەشداری دەنگدان بووە ئەم بەڵێ لە هەموو هەڵبژارنەکان بەشداری دەنگدانمان کردووە بۆ ئەم جارەش بەشدارەوی ئیشەڵڵا بەشدار دەبێت لە دەنجی ڕابردووت پەشیمانی خر زين شو أنا مي واحد داو بلين واحد داو دلي أما أوي دكينو إما دنجان بيد دين خوي مدة صار صلاة ماتيا وكو قصة كرنيش ولا يخربنينا ولا قد حمليا وكو بيوزنين الراسي لە ڕووی بە بازارکردنەوە چۆنن کاگەلی لو ريب بازار كنوا أول شهر بازارني وعيش حكمته براستي وكومبانيا بيت أو ماسيانا ورقريو وبيني رد بشاركاني هرمي كردستان وقارو يراقو براستي ئەدی تا چەندە باوەڕ بە بەڵێن و قسەکانی بەربژێرەکەی آخر باوەڕی چیە تۆ کابراک واحد دەدا چاوەڕوانی دەکەی بەس بەرکات بەڕێکردنە لەو بابەتەی دە بۆ ئەم گلەیەمان هەیە
ئەو پێویستە جێبەجێکرا ئەرکە یاسا جێبەجێ هەز دەکەی بە هەڵبژاردن باری ئابووری خەڵک گۆڕانکاری بەسەردابێ چەندی جار هەڵبژارنە تا ئێستا هیچی دیارنەوە بە سیوادانی و جاری شەڵا باشتر بێت دێنە تا ئێستا هیچی دیارنەوە تا ئێستا متمانت بە هیچ بەربژێرێک هەیە ئەمن نەخێر تا ئێستا لەبەرچی لەبەرەوەی بەڕاستی مۆکم لیان ناومێت بەڕاستی لە بابەتەکە ینی کاتە ئێستا کەس خەمی دەریاچەکەی نەخواتە بەڕاستی خەمی ڕاوچەکان لە ڕاستیدا هندی ئەو دەریاچەی خەم و ئازارە بەڕاستی بەڵام ئیشەڵا لە کابینەی داهاتوو وە خەمەکان ئیشەڵا کۆتاییاندی و لە پەرلەمانی داهاتوو حکومەتی داهاتووی ئیشەڵا چارەسەر دەکرێت و دەبێتە ئیشەڵا دەبێتە خۆش